هاوڕێیانی بەڕێز ئەندامانی جباتی گشتی بزوتنەوەی گۆڕان وەک یەکەم هەنگاو بۆ پێگەێنانی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان دەستەی سەرۆکایەتی جڤاتی گشتی گۆڕان هەڵبژێدرا بۆ پڕکردنەوەی پۆستەکانی ئەو دەستەیە 10 کەس خۆیان کاندید کردبوو 4 کەسیان ڕکابەری یەک بوون بۆ ئەوەی ببن بە سەرۆکی جڤاتەکە و 3 کاندیدیش ڕکابەر بوون بۆ پۆستی جێگر و 3 کەسیش بۆ سکرتێری جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان ڕکابەری یەکدیان دەکرد بەڵام دوای دەنگدان و جیاکردنەوەی دەنگەکان سەرۆک و جێگری پێش و هەڵبژێدرایەوە و تەنها سکرتێری جڤاتی گشتی گۆڕانکاری تێدا کرا. بەڕێز دکتۆر ڕەوف عوسمان بە سەرۆک هەڵبژێرایەوە کە پێشتر سەرۆک بوو پاش خۆ کاندیدکردنەوەی توانی متمانی هاوڕێکانی بەدەستبێنێتەوە هەڵبژێرایەوە. بەڕێز مامۆستا ساڵح جاژڵەیی بە جێگر هەڵبژێرایەوە جارێکی تر. هەروەها بەڕێز خاتوو دڵخواز کاکەڕەش وەکو ئافرەتێک خۆی کاندید کرد و توانی بێتە سکرتێری جڤاتی گشتیەکە ئەوەی ئەمڕۆ ڕوویدا. سەبارەت بە پرۆسەکانی تر تا ئێسش پرۆسی خۆکاندیدکردن بۆ ئەندامەتی خانەی ڕاپەڕاندن لە جڤاتی نیشتیمانی بەردەوامە تا ئێستا تام ساتی لەگەڵ بەڕێزانین 11 کەس خۆیان کاندید کردووە بۆ پۆستەکانی خانەی ڕاپەڕاندن و هەتا سبەینێ سەعات 4 دەرگای خۆکاندیدکردن واڵایە بۆ هەر ئەو هەڵسوڕاوانی گۆڕان کە مەرجە دەسووریەکانیان تێدایە بۆ خۆکاندیدکردن و سبەینێ سەعات 4 دەرگای پاڵاوتنیا خۆکاندیدکردن داخەی ئەو ناوانی کە گەڕاونەتەوە بۆ ئێمە ئاراستی ژووری قانونی یا ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕانیانەکەین بۆ ڕاستاندنواتە بۆ تەصدیقکردن و ڕۆژی سێشەممە 25 مانگ لە کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانیدا هەڵبژاردننی 6 ئەندامەکەی تری خانەی ڕاپەڕاندن کە ڕێخەری گشتی شێچێکە بێت لە ئەندامەکانی خانەی ڕاپەڕاندن هەڵبژاردنیان بۆ ئەنجام دەدرێت و کۆتایی بە پێکهێنانی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان دێت. لەبارەی هەڵبژاردنەکەشیانەوە جێگری دووبارە هەڵبژێدراوی جڤاتی گشتی گۆڕان ڕایدەگەێنێت دوای ڕێخستنەوە بە سیستەمکردنی بزوتنەوەکەیان ئامادەن دانیشتن لەگەڵ لایەنەکان بکەن بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکان. و ئێمە دەمانەوێت بزوتنەوەی گۆڕان بە سیستەماتیک بکەین و بچێتە سەر سکا و هەموو ئەدام و دەستگاکان ڕێبخینەوە و ئەو کاتە ئێمە بڕیارەکان باشتر دەدرێن لە جاران کە تو خانەی ڕاپەڕاندنە هەبێ ڕێخەری گشتیت هەبێ و بە نەفەسێکی ترەوە کار دەکەین و ئامادەی دانووساندین لەگەڵ هەموو لایەنەکان بەو هەروەکو وتم بە مەرجێک ئەو دانیشتانە لە پێناوی دانیشتدا نەبێ و لە پێناوی بەرژەوەندی گشتیدا بێ و ئیرادە هەبێ بۆ ئاشتەوایی نیشتمان. لەبارەی کاراکردنەوەی پەرلەمان و ڕێکەوتنەکەشیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی جێگری سەرۆکی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان ڕایدەگەێنێت. دەبێت دوایەوەی کە دکتۆر یوسف گەڕایەوە یەکێک لەو شتانی کە قسەی لە سەدەکای یاسای سەرۆکایەتی هەرێم و چۆنیەتی قسەکردن لەسەر ئەوەی کە چۆن سەرۆکی هەرێم چۆن بەردەوای سەرۆکی بزوتنەوەی گۆڕانە کاک ساڵح ئەوە داوای سەرۆکی بزوتنەوەی گۆڕانە گۆڕینی سەرۆکی هەرێمی کوردستان نەگۆڕین بەڵام قسەکردن لەسەری چارەسەرێکی بۆ بدۆزینەوە میکانیزمە بدۆزینەوە کە بڕیار لە پەرلەمانی کوردستان دەرچوو چی ئیمزایکە دەبێ ئەوە یەکلا بکرێتەوە ئەوە یەکلا نەکرێتەوە کەواتە پەرلەمان هەرچی بڕیارێک دەرکا لە جێخۆی دانەوە. ئێمە لەگەڵ یەکێتی ئێمە هەر تا ئێستا بەردەوامی و بەردەوامیش دەبین هەتا ئەو کاتەی بزانین ئەو ڕێکەوتنی ئێمە ئەو چوونە پێشەوەیە تاسۆیەکی ڕوونی هەیە ئێمە بەردەوام دەبین لەسەری چونکە ئێمە هەمیشە دەبێت دانیشتن لەگەڵ یەکتری بکەین و هەمیشە دەبێت لەگەڵ یەکتری بەرەو ئاشتەوایی بڕۆین ناکرێت ئێمە هەریەکەمان لە شوێنێک بین. دوای هەڵبژاردننی ڕەوف عوسمان سەرۆکی جڤاتی گشتی گۆڕان ڕاستەوخۆ دەبێت ئەندامی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەکە و بڕیاریشا ڕۆژی 25 تەمووس 56 ئەندامی جڤاتی نیشتیمانی دەنگ لەسەر ئەو 6 ئەندامی خانەی ڕاپەڕاندنی گۆڕان بدەن کە هێشتا ناوەکانیان یەکلا نەکراوەتەوە و ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانیش لە خۆ دەگرێت. دلێر کەمال، کورسات نیوز، سلێمانی.